سڵاوتان لێبێت هیوادارم هەموولایەکان باش بن. ئەمە کاکە هارونە. کاکە هارون سێمان بەر لە ئێستا لەژێر بێهۆشکاری گشتێدانەکانەوە بە چاکردەوە. وەرە باشی مامە، وەرە باشی مامە، وەرە بڕوانن. ئێستا ئەم دانامان بۆ کردەوە بە سپایدەرمان. ئەمە دوانی سپایدەرمانمان هەیە لێرە، دوانی سپایدەرمانمان هەیە لێرە، دوانی سپایدەرمانمان هەیە لەسەرەوە و یەکێکی سپایدەرمانمان هەیە لێرە. ئەمان تریش لەبەرەوەی کە بە کەڵکی چاکردن هاتوون لامان بردوون. سوپاس بەخوا خەریکە دانەکانی ئەڕوێتەوە. دڵی خۆشە بە دانەکانە؟ باشن؟ زۆر باشن. سعدی خان تۆ نەنکی مناڵەکەی. بەڵێ. هەر حەزەکەم پێم بڵێ چۆن بۆ وەزعی پێش عەمەلیاتەکە و دوای عەمەلیاتەکە؟ وەڵا پێش عەمەلیاتەکە حاڵی زۆر خراپ بوو، خواردنی بۆ ناخورا، عەدە لە کوڕزایە، زۆر گریانی هەبوو، زۆر ناڕەحەت، تەنانەت نانیشی بۆ نەئەجوورە. ئێستا لە شکر بۆ خوا و لەشی تۆش ساغ بێ. ئێستا لەخوا بەزیابێوەتی عەمەلیاتەکەمان بۆ کردو، خواردنە خوا، چێشتە خوا، گۆشتە خوا، زۆر باشە. هیچ مشکلێکی نییە؟ لەخوا بەزیابێ سیحەتی زۆر باشە و خەویشی باشە. ئەستا خەوی زۆر کەم بەوەی دا ئازاری دانەکانیم عەدە لە کوڕزایەوە. هەستەکەی کێشی فەرقی کردووە، گەشەی بەڵێ فەرقی بەڵێ کردووە؟ زۆر کێشی فەرقی کردووە لە چاوجاران. باشتر بۆ شکر. بەڵێ ئەروەڵا ئەستا قاش و شتی کێشە، ئێستا ئەوانەی نەماوەتی خواردنە خوا. لەخوا بەزیابێت. چێڵی بۆ دایک باوکانی کە ئەو مناڵەکانیان پێویستی بە بەنجی عام هەیە، بە بەنجی عامیشی؟ وەڵای پێویستە هەوڵ بن مناڵەکانیان ئیهمال نەکەن، چونکە زۆر ضروري. ئێمە زۆر خەفەتمان پێ خوارد. نەترسای کە وتمان عەمەلیات و بەنجی عامیە؟ نەوەڵا خۆم زۆر پێی مرتاح بووم کە ئەمزانی شتێکی ئاوا هەیە بۆی نەجاحەتێنێ و سەرکەوتووە بێ و لەشی تۆر ساغ بێ. لەشی ئەوەش دەبێت سەرنجتان دووبارە بۆ ڕاکێشمەوە. بە یەک ساڵی مناڵەکانتان بێنن بۆ لامان بۆی کە پێتاکەی چۆن دەمودارە دەپارێزن. ئەو دەنگەدەنگی مناڵەکی جۆتان لێ خوشکە بچووکەکانی هارونە هێنایان بۆی کە کۆنتڕۆلی دەمودانیان بکەین. دووبارە و دەبارە تکاتان لێ یەکەم لە نەنکەکان، لە مام و لە خاڵ و لە باپیرەکان، لە پورەکان تکایە خواردنەوەی گازی، نقڵ، شەکری کڵۆ، مژمژان مێن بە کوڕەزا و کشەزا و برازا و خوشکەزا بۆ دایک و باوکیش پێیان مێن بۆی دەمودانیان کلۆر نەبێت. وەک هەمیشە لە تەمەن 1 ساڵ سەردامان بکەن، دەست بە دەست و پشتیوان بەخوا دەمودانیان دەپارێزن. ڕێز و حورمەتی دوکتۆر ئەبوو ساڵح جاف، پزیشکی دانی خێزان، مناڵ و گەورە هەر بژین.